جەستەی مرۆڤ خاوەنەکەی مرۆڤ نییە. ئەندامی جەستەی مرۆڤ لە کەسێکەوە ببڕن و لە جەستەی کەسێشتری بخەن، ئەندامێک لە ئەندامەکانی لاشەی خۆی بفرۆشێ. دانایان بەگشتی لەسەر ئەوە کۆکن کە حرامە ئینسان جەستەی خۆی بفرۆش. خۆت نییە تۆ تەسەڕف بە ماڵێکەوە بکەی کە هی تۆ نییە، جەستەکەت هی خۆت نییە، چونکە هیچ مرۆڤێک لە مرۆڤێکی تر پیرۆستر نییە، بەرزتر نییە بڵێ ئەو شایستەی ژیانە ئەو شایستەی ژیان نییە. وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئێمە ڕێزمان لە هەموو بەنی ئادەم ناوە. بۆیە زانایان دەفەرمون تەنانەت کڕینی ئەو ئەندامانەی جەستە لە کەسێکی کافر و بێ باوەڕیش دروست نییە. بەخشینی ئەندامی جەستە نەک فرۆشتن، بەخشینی بە کەسێکی خۆشەویستت، بە کەسێکەوە لە تۆ نزیکە و دەتەوێت لە مردن ڕزگاری بێت و ژیانی بۆ بەردەوام بێ، بەخشینی هەندێک لە ئەندامەکان دەفەرمون دروستە. ئەو ئەندامەی کە دەیبەخشێ نابێ یەکێک بێ لەو ئەندامانەی کە ژیانی تۆی لەسەر وەستاوە. تۆ نابێت دڵت ببەخشی، چونکە ئەو ئەندامە ببەخشی تۆ ژیانت لێ دەستێنرێتەوە. کاتە بەخشینی ئەو ئەندامانەی بە باوکت بێ، بە دایکت بێ، بە کوڕەکەت بێ، بە کچەکەت بێ کە ژیانی تۆی پێدەفەوتێ، دروست نێ بیبەخشی.